بەیانی ئێوەش باش فەرموو دانیشتن مناڵە ئازیزەکان. مناڵە خۆشەویستەکان، ئەمڕۆکە باسی مافی مناڵاتان بۆ دەکەم. ئێوەش مافتان هەیە. لەو ڕێککەوتنامەیە، ڕێککەوتنامەی مافەکانی مناڵ، ئەمە 41 بەندە کە لەسەر مافی مناڵ نووسراوە و نەتەوە یەکگرتووەکان مافەکانیان چەسپاندووە، نەتەوە یەکگرتووەکان دانیان پێناوە کە ئێوەی مناڵ مافی خۆتان هەیە لە 41 بەند ئەمە داڕێژراوە. ئەم نامێلکەیە لەلایەن بەڕێزێک کە ناوی سەیران سەلاحە، ئەمە لە تەرجومە کرایە بۆ زمانی کوردی. مناڵە خۆشەویستەکان، چەند بڕکەیەکتان بۆ دەخوێنمەوە لەو ڕێککەوتنامەیە بۆ ئەوەی ئێوە ئاگادار بن کە ئێوەش مافتان هەیە، کە ئێوەی مناڵ تا دەگەنە تەمەنی 18 ساڵ مافی خۆتان هەیە کە هەموو مافەکانی مناڵان بەکاربێنن. ئێوە تا دەگەنە تەمەنی 18 ساڵ، یەک لە ئەوە بڕگەکان دەڵێ منداڵ واتە هەر مرۆڤێک تەمەنی لە 18 ساڵ تێپەڕ نەکرد بێت بە مناڵ حساب دەکرێت. واتە مناڵە کەی ئێوە بوونە تەمەنتان گەیشتە 18 ساڵ و تێپەڕ بوون، ئەو کاتە لە تەمەنی مناڵی دەردەچن، گەورە دەبن. واتە ئێوە تا تەمەنی 18 ساڵی مافی ئەوەتان هەیە هەموو بڕگەیەکی ئەم ڕێککەوتنامەیە پەیڕەو بکەن، هەر بە مناڵ ئێوە هەژمار دەکرێن. ئەوە لە بڕگەیەکی تر دەڵێ، من نامەوێت هەمووتان بۆ بخۆنمەوە، تەنانەت پاراستنی منداڵە بێدایک و باوکەکان، مناڵە بێدایک و باوکەکان دەبێت دەوڵەت ئەمە هێشتا نەبووین بە دەوڵەت، بەڵام ئینشاڵڵا دەبینێ، دەبێت دەوڵەت ئەو منداڵانە بپارێزێ کە لە ژینگەی خێزان بێبەش بوون. مناڵە خۆشەویستەکان، ئێمە هەرچەندە دەوڵەت نین، بەڵام لەخوا بە زیاد بێ ئێمە حکومەتی هەرێم شوێنێکی دابین کردووە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە ناوی چاودێری کۆمەڵایەتی، شوێنەکە بۆ ئەو مناڵە بێسەرپەرشتانە، بۆ ئەو مناڵە بێدایک و باوکانە، شوێنەکە من خۆم لەوێ 5 ساڵ لەوێ فەرمانبەر بوومە، هەموو مافێکیان هەبوو. لەو شوێنە ئێمە تیپێکی خنجیلانەی مناڵانمان پێکێنا بوو، زۆر جار بەشداریمان دەکرد لە فیزیڤالەکان، هەموو ئاهەنگێک بۆ خۆمان دەمانجێر، هەموو مانجێک ئاهەنگمان ساز دەکرد، ئاهەنگمان لەوێ دەجێڕە. مناڵە ئەزیزەکان، دەبێەوە بزان ئێوە هەموو مافێکتان هەیە، مناڵی بێدایک و باوکیش هەمان مافی هەیە. لەو شوێنەی کە هەرچەندە ئێمە دەوڵەتیش نینە، بەڵام حکوومەتی هەرێم بە شانازیەوە ئەم شوێنەی بۆ ئەو مناڵە جوانانە دابین کردبوو، شوێنێکی خۆش، شوێنێ دەچوونە قوتابخانە، دەهاتنەوە بە ئۆتۆمۆبیل دەیان بردن بۆ قوتابخانە و دەهاتنەوە و خواردن و نووستن و هەموو شتێکیان لەو شوێنە بوو.
هەموو شتێک من یەکێک لەو مامۆستایانە کە مامۆستای هونەر بووم لەوێندەرێ دەرسی هونەرمان پێدەگوت وانەی هونەرمان پێدەگوتن زۆر زیرەک بوون زۆر دەنگ خۆش بوون ساڵێک لە یادمە بەشداری فیستیڤالێکمان کرد زۆر زۆر سەرکەوتوو بووین لەو فیستیڤالە زۆر بە سەرکەوتووی خەڵکەکە سەریان سوڕما بگوتیان ئەو مناڵە جوانانە ئەو دەنگە خۆشانە ئیچێن گوتمان ئەمە سەر بە چاودێری کۆمەڵایەتی بوون نەمان گوت بڵێن ئەمانە بێداک و باو یاخوتین گوتمانەوە بێ سەرپەرشتیارن لە لای ئێمە و زۆر زۆر خەڵکەکە شانازی پێوە کردن جا مناڵە عەزیزەکان بۆ ئەو مەبەستە من نامەوێت زۆر دوور و درێژی پێ بم بۆ ئەو مەبەستە من شعرێکم بۆ ئامادە کردوون کە بۆتان بخوێنمەوە واتە هۆنراوەیەک لەسەر چی لەسەر مافی مناڵ ئەم هۆنراوەیە من خۆم ئاوازم بۆ داناوە و تا ئێستا وێنەمان بۆ نەگرت بەڵام تۆمارمان کردووە بە ناوی مافی منداڵ ئەم هۆنراوە هی هۆزانڤان کاک لالۆ ڕەنجەر کاک لالۆ ڕەنجدەر لێرەوە ڕێز و سپاسم هەیە بۆی بە ناوی مافی منداڵان گوێ بگرن مافی ئێمەی منداڵان لە سەرانسەری جیهان دیارە ڕوونە ئاشکرا پرشنگدارە وەک چرا خەون و ئاواتمان زۆرە حەزیشمان جۆرا و جۆرە جیهانی ئێمەی مناڵ پڕە لە خۆزگە و خەیاڵ ئێمەی ڕۆڵەی دواڕۆشتان چقلی چاوی دوژمنتان بناغەی ئەم ژیانە هی ئێمەی زارۆکانە شوشەی دڵمان مەشکێنن جیهانمان مەشێوێنن بە ئاواز و مۆسیقا بچینە شیرن خەوە تا دواڕۆژمان ڕووناک بێ ئاسۆمان پرشنگدار بێ فێرمان کەن ڕەوشتی پاک وڵات خۆشەویستی خاک هەر وەک پەلکە زێڕینە هیواکانمان ڕەنجینە ڕامان بێنن بە پاچی دووربین لە بەدخۆراکی لە جێی زەبری ئیشکردن بمان خەنە بەرخوێندن نابێ بخرێنە زیندان بێبەش بکرێن لە ژیان نابێ بخرێنە زیندان بێبەش بکرێن لە ژیان هێرش و داگیرکاری ئاکامی کاولکاری جیهانمان لێدەستێنێ خەیاڵمان دەڕوخێنێ بۆ دەبێ ئاوارە بین پەرگەندە و دەربەدەر بین ئێمە فریشتەی خوداین شاگوڵین لە ناو باخان بە دیاری ناردراین بۆتان وەک گوڵ بدرێن لە یەخان کەچی دوژمنانی مرۆڤ بەبێ زەی و بەبێ خۆف مینمان بۆ دەچێنن قاچمان پێدەپەڕێنن لە ناومین ئێمەی پەری دەست و قاچمان بپەڕی ئێمە مناڵین وەک پەپولەی بێباڵین هاوار ئەکەین بۆ ئاشتی خۆشی و مرۆڤایەتی مرۆڤین مافمان ئەوێ دەڵێن ئاشتی سەرکەوێ جا بۆیە ئێمەی زارۆک بە هۆنراوە و بە چیرۆک بە دەنجی پڕ خۆشمان بە ئاوازی بە جۆشمان بۆ بەرزی و پاچی هونەر هەر دەڵێن نەفرەت لە شەڕ مناڵە عەزیزەکان جا ئەمن گوتم ئەمە ئاوازم بۆ داناوە ئەمە هۆنراوەیەکی دوور و درێژە لەسەر مافی ئێوە بەڵام من چەند هینێکتان بۆ بەرگەیەکم کردووە بە ئاوازەکەم بۆ داناوە جا ئێستا بۆتان دەڵێم بە گۆرانی باش جێڕابگرن بەڵکەم ئێوەش فێر بن بیلێنەوە مافی ئێمەی منداڵان لەسەر ئەنساری جیهان مافی ئێمەی منداڵان لەسەر ئەنساری جیهان دیارە ڕوونە ئاشکرا پرشنگدارە وەک چرا دیارە ڕوونە ئاشکرا پرشنگدارە وەک چرا خەون و ئاواتمان زۆرە حەزیشمان جۆرە و جۆرە خەون و ئاواتمان زۆرە حەزیشمان زۆرە زۆرە جیهانی ئێمەی مناڵ پڕە لە خۆزگە و خەیاڵ جیهانی ئێمەی مناڵ پڕە لە خۆزگە و خەیاڵ گوێتان لێ بوو مناڵە ئازیزەکە دەبزانم کێ دەزانی دوای لەگەڵ من بیرێت لەگەڵ من بیلێتەوە بڵێنەوە هەمووتان ئەوە ئافرین دەستدانێت ئەمن دەڵێم ئێوەش بڵێنەوە لەگەر من
تاکو فێر بن چکە ئێوە مناڵن شت زوو وەردەگرن یەک دوو مافی ئێمەی منداڵان لەساران ساری گیان مافی ئێمەی منداڵ دیارە ڕوونە ئاشکرا پرشنگدارا وەکچرا دیارە ڕوونە ئاشکرا پرشنگدارا وەکچرا خەون و ئاوەتمان زۆرە حەزیشمان جۆرە و جۆرە خەون و ئاوەتمان زۆرە ئافەرین جیهانی ئێمەی مناڵ پڕە لە خۆزگە و خەیاڵ جیهانی ئێمەی مناڵ پڕە ئێمەی ڕۆڵەی دوا ڕۆژتان چقڵی چاوی دوژمنتان ئێمەی ڕۆڵەی دوا ڕۆژتان چقڵی چاوی دوژمنتان بنەغەی ئەم ژیانە هی ئێمەی زارۆکانە بنەغەی ئەم ژیانە ئافرین ئافرین مناڵە ئازیزەکە وەڵڵا ئێوە زۆر 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 زیرەکن دەنگتان خۆشە هەر بەیەکە و جار شتەکانتان هەموو هاتە بەرێ هەموو لەوەڵتان ئەتر با دووبارە بیرێنەوە وەبی جوان لەگەڵ من بەڵام ئاگادار بن بە دەنگەکی خۆش لەگەڵ من بیرێنەوە دەنگ زۆر بەرز مەکەنەوە باشە مافی ئێمەی منداڵان لەساران ساری گیان مافی ساری گیان دیارە ڕوونە ئاشکرا پرشنگدارا وەکچرا دیارە ڕوونە وەکچرا خەون و ئاوەتمان زۆرە حەزیشمان جۆرە و جۆرە خەون و ئاوەتمان زۆرە جیهانی ئێمەی مناڵ پڕە لە خۆزگە و خەیاڵ جیهانی ئێمە ڕۆڵەی دوا ڕۆژتان چقڵی چاوی دوژمنتان ئێمە ڕۆڵتان بنەغەی ئەم ژیانە هی ئێمەی زارۆکانە بناڵە ئافرین یەک چەپڵە بۆ خۆتان لێدان مناڵ عەزیزەکان دەست خۆش پەپوو لە جوانەکان لێرە ئێمە ئەو ڕۆکە وانەکەمان تەواو دەبێ ئینشاڵڵا لە داهاتوو لە کاتێکتردا پێتان دەگەمەوە شتێکترتان فێر دەکەم مناڵە عەزیزەکان لێرە ئەمن بەخواتان دەسپێرم بای بای
پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرتێنین نەدانین لە بنگێنین چرادا دەگرتێنین نەدانین لە بنگێنین کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە قوتابی بە ئاسوودەم خوێندن پیشەوە بەردەم قوتابی بە ئاسوودەم خوێندن پیشەوە بەردەم لەکوێ بەردا دەخوێنم
ئێمە وەکو قوتابیانی کلێڤەری ئەهلی ئەمڕۆ هەستان بە گەشتێکی زانستی بۆ قەڵای هەولێر. بەڕاستی زۆر سوپاسی مامۆستایەکان دەکەم و هەروەها ڕێپیشاندەرەکانش بۆ ئەم گەشتە. بەڕاستی زۆر سوودمان لێی بینی و سەردانی زۆر شوێنی مێژوویمان کرد. بەنای خوا بەخشندە و میرەبان ئێمە وەکو قوتابیانی قوتابخانەی کلێڤەری ئەهلی لەگەڵ دەستەی کارژێری مامۆستایان سەردانی قەڵامان کرد کە بۆ وەکو گەشت و سوود و زانیاری تەوامان لێ وەرگرت. ئێمە وەکو قوتابیانی کلێڤەر هاتوین بۆ قەڵات بۆ پەرەودانی زانست و زانیاریەکانمان لەسەر شوێنەوارە کۆنەکان. هیواداریم قوتابخانەکانی دیکە چاومان لێ بکەن بۆ زانی شوێنەوارە کۆنەکان. بما أسودم خندن في شمع هردام بما أسودم خندن
پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە قوتابی بە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم قوتابی بە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم دەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم دەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم دەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەدی دێنم دەکرێ بەردا سپاس قوتابخانەکەمان دەکە ئێمانەیە بۆ گەشتی بۆ قەڵای هەولێر بۆ ناو مۆزەخانەکان و چەند شوێنێکمان دیتی و زۆر گرنگن زۆر سپاس مامۆستاکان دەکەین زۆر سپاس قوتابخانەکەمان دەکەین زۆر سپاس قوتابخانەی کلێڤەر دەکەن کە هێنامانیان بۆ قەڵای هەولێر کە شوێنەواری کۆنیمان بینین زۆر زانیاریمان لێ وەرگرت زۆر سپاس. من قوتابی هەڵگوڕ عەلی لە هەشتی ئەی لە قوتابخانەی کلێڤەر دەخوێنم زۆر سپاس قوتابخانەکەمان دەکەین کە ئەو هەلێ بۆ ڕەخساندن ئێمەیان هێنا بۆ قەڵای هەولێر کە زۆر زانیاریمان لێ وەرگرت و زۆر شتمان نەدیت بوو لێرەدا بینیمان زۆر سپاس.
جست و چالاکین پێشەنگین و بێباکین ئێمە جست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەما بەردەم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم لەکرێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم ئێمە جست و چالاکین پێشەنگین